لە ماوەی هەفتەیەکدا دوو گەنج لە ئاوی دەربەندی ڕانیەدا خینکان. ئەمە جگا لە خینکانی دوو هاوڵاتی نیشتەجێی کەرکووک لە ئاوی ناوچە گەشتیاریەکانی دەریاچەی دووکان. ئێوارەی ڕۆژی شەممە لە هەمان شوێنی خینکانی محەممەد مستەفا ئەو گەنجەی هەولێر کە دوای 4 ڕۆژ تەرمەکەی دۆزرایەوە محەممەد عەلی تەمەن 20 ساڵانیش کە دانیشتووی ڕانیەیە خینکە. کە سوکارەکەی دەڵێن محەممەد لەگەڵ چەند هاوڕێیەکیدا بووە و بە مەبەستی مەلەکردن ڕووی لە دەربەند کردووە و خینکاوە. هاوڵاتیان گلەیی ئەوە دەکەن لە دەربەندی ڕانیە ڕێنمایی و خزمەتگوزاری پێویست نییە و کەم و کوڕی زۆرە. ئێوارە بێشی نۆزانی بوو لە مزگەوتێک هاتمەوانێ میایشمان هەبوون وەدا ناماخوا دوای ناخوێنەی کوڕەکەمتی با بە شتێکی پێت برێم ئەمیش بۆ پێڵای با پێم برێرە وەڵا تیوەڵا مرێمی کوڕەکەی مرێمی خوشکم خینکاوە مش ڕاستە تو بزان ڕاستە یان ڕاست نییە تەلەفۆنی ئەەکەم تیاڵە با وەڵا ڕاستە جا ئەمەش لە پیربوونی ڕاوڵا شوێت جەوری سەعات دەبوو 4 سارەبان هاتین ئەو خینکانەکەی نازان بەچ شێوەیە خینکاوە چۆن خینکاوە حەقە وشیارێکن نەیە یەکەس لێرە مەلێ بکە بە هیچ شێوەیەک مەمنوعیکەن بۆچی بە بەراش دەڕۆن. بەداخەوە لە هەفتەی ڕابردووەوە ئەوە دووەمین ئاڵەتە لە دەربەندی ڕانیە توش دەبێ مەفروض بوو لە ماوەی ڕابردوودا حکوومەت و دەستگای شارستانیەتی لەو سنوورەدا چەند ڕێکارێکی گرتپایە بەر بۆ ئەوەی بەڕاستی ئەو شوێنانێک کە مەترسیدارن بۆ ئەوەی هاوڵاتی مەلەی لێ بکات دیاری کرابایە یان ڕێژەی قوڵی دیاری کرابایە. ئەوەندە ئێمە بیستمانە لە تیمەکانی غەواز بەڕاستی چەند ئەزیزەیەکی پێویستیان لە بەردەستدانیە بۆی بتوان بە شێوەیەکی ئاسانتر ئەوانەی کە دەخنکێن بیان دۆزنەوانێ. وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕینیش دەڵێت پێشتر هۆشداری ئەوەیان بە هاوڵاتیان داوە ئەو شوێنانە شیاونین بۆ مەلەکردن و مەترسیدارن. دەژڵێت داوای ئامێری سۆنەرمان کردووە بۆ ئەوەی لە کاتی ڕووداوەکانی خینکاندا بە زووی تەرمەکان دەربهێننەوە. بەڕاستی بەداخین بەڕاستی زۆر جار ئێمە ڕێنماییمان داوە لە سوشیال میدیا لە کەناڵەکانی ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی کە هاوڵاتیان نزیکی ئەو شوێنانە نەکەون مەلە نەکەن لەو شوێنانەدا چونکەمە شوێنێکی مەترسیدارە. هەرچەندە ئەمڕۆ شتێکی سەرەتاییمان کرد کە شایانی باسکردنی لە ڕاستیدا کێشانی ئەو شریتەیە ئەمە بۆ ئەوەیە کە هاوڵاتیان نزیکی ئەو شوێنانە نەکەونەوە. ڕۆژانە خەڵکێکی زۆر بە مەبەستی سەیران و گەشت ڕوو دەکەنە دەربەندی ڕانیە بەڵام بەشێکیان بەهۆی خنکانی کەسوکارەکانیان لە ئاوی دەربەندا خۆشیەکەیان لێ دەبێت بەشین گەرچی لایەنە پەیوەندیدارەکان هۆشداری ئەوەیان بە هاوڵاتیان داوە نزیک ئەو شوێنانە نەکەون کە مەلەکردن تیایاندا مەترسیدارە بەڵام بەشێک لە هاوڵاتیان لایەنە پەیوەندیدارەکان بە کەمتەرخەم دەزان و پێیان وایە هۆشداری و ڕێنمایی پێویست نەدراوە و ڕێوشوێنی گونجاو بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی خینکان نەگیراوەتە بەر. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.